ئەزان بەشی کوردی رادیۆی دانی ئەمریکا بەرنمەکانی رادیۆ لەسەر تەلەڤیزیۆن میوانداری میوانێکی زۆر تایبەت دەکەین لە کوردستانی عێراقەوە کە هاتووە سەردانی بەشی کوردیش دەکات و هەروەها بۆ واشنتنیش ئەویش کاک هەردی ئەحمەد کە بەرپرسی ناوەندی هەواڵە لە کەناڵی KNN. کاکردی بەخێر هاتی هەروەها کاک حیدەریشمان لەگەڵایە لە ستۆدیۆ کە هاوکارمە بۆی پێکەوە پرسیار بکەین سەبارەت بە هۆی سەردانەکەی کاکردی بۆ ئێرە و بزانین چی لە واشنتن بینیوە و ئەوە هەروەها کەیش ئەگەڕێتەوە. کاکردی بەخێر بێ بۆ بەشی کوردی دەنج ئەمریکا ئەلبەتە زۆر پێ خۆشحاڵین بە هاتنتان بۆ ستودیۆ بەشی کوردی دەنج ئەمریکا. دەکرێت سەرەتا باسی ئەو مەمەکەی ئامانج یاخود مەبەست لە هاتتان بۆ ئەمریکا چییە؟ بەڵێ وەک زانن لە ماوەی دوو مانگی ڕابردوودا بانگەشتنامەیەکە بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی هونەری کوردی لە ناشفێڵ لە تەنسی ئێمە بۆ مەبەستە بانگەش کردن و تیمێکی کەناڵی KNN هاتینە تەنسی و بێگومان پێش ئەوەی بێنە ئەمریکا پلانمان هەبوو بۆی سەردانی تایبەتی بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەین کەوەیەکێک بوو لە خەونەکانی خۆمان کە ئەم کەناڵە لە نزیکەوە ببینین بزانین ئەو توانانی ئیشی تا دەکەن کیان و چۆنن و تا چەند دەتوانن لە داهاتوودا کاری باشترکەن. بەڵێ ئەلبەتە شاخان باسی کاک هەردیمان کرد هەروە هەڵەوها کامیرەمان کە ڕێبینیشی لەگەڵەکە لە بەرنمەکانی کە بە ئەو فستیڤاڵی کە لە ناشفیل کرا ئەویش لەوێ بەشدار بوویستە خۆشی لە دیوی ئەو دیوی ستودیۆکە ئاگای لە ئێمەیە ئەویش بەخێر بێتن. کاک هەردی تۆ خۆت وەک پێشتر قسەم لەگەڵا کردی دیارە لە زۆر جیۆبیستی بەشی کوردی دەنج ئەمریکایی ئەزمموی بەرنمەکانی بەشی کوردی دەنج ئەمریکا چۆن هەڵدەسەنجێنی؟ بەڵێ بێگومان کە ئەوەی کەوای لێ کردوم کە دەنگی ئەمریکا بەلامەوە گرنگ بێتەوە بوو کە لە فترەی ململانەکانی ناوخۆ دوجار لە ساڵ 1940ەوە کە 2 ساڵە دەنگی ئەمریکا دامەزرێت لەو کاتەوە دەنگی ئەمریکا ئاشنایە بەگوێی بیسەری کوردی چونکە ئەم ڕادیۆیە لە کاتێکە دروست بوو کە کوردستان دابش بوو لە نێوان ئایدۆلۆژە حزب و بەداخەوە ینی ئەڵێم کە شەڕی ناوخۆ هەبوو لە نێوان دوو پارتە دەسەڵاتدارەکەی ئێستای هەرێمی کوردستان لەو کاتا دەنگەکان ئەم بە ئاراسی خۆی داعشکان و ئەوش باڕاستی خۆی داعشکان لە نێوانی ئەم دوو بەرێکەوتنەدا دەنگێکە هاتە دەرەوە پێوتی ئەمە شەڕی ناوخۆیە ئەمە شەڕی براکانە ئەمە شەڕێکە کە لە ساڵحی کوردانە و هەلو کاتەوە ینی ئەم دەنگە توانی ببێ بە دەنگێکی بەدیل ئەلتەرناتیڤ ڤۆیس بۆ ینی ئەمەش هەروای کرد کە سەردانی ئێرە بکەین و ئیشێکمان لەسەر VOA بێ و هەر بەو ناوەشەوە بێ دەنگی بەدیل دەنگێک کە دێت لە نێوانەوە ئیشەکات نایەت دابش بێ بەسەر ململانێ سیاسەکان ململانی عسکەریەکان ململانی ناوخۆیە تەسکەکان لە چاو بەرژۆندی باڵێنێتەوە ئەنیکا بە تۆ پرۆژێکی لەسەر ئەمە بەڵێ پرۆژێکی ڕۆژناوانیم هەیە کە توانم بڵێم 12 بۆ 20 دقیقە دەرەچێت لە ماوەی مانەوەمان ئیشمان لەسەر کردووە و تەسەوڕێکم بێتە کارێکی باشیش بۆ لە داهاتوودا دەنگی ئەمریکا بتوانێت ینی پلانی هەبێت بۆ پەرپێدانی خۆی لە کوردستان چونکە بە تایبەتی ئەم ڕادیۆیە لە کوردستان لە ڕووی تەکنیکیەوە پێویستی بە گەشتپێدانێ. کاک هەردی دەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم ئایا ئەوە هەڵسەنگاندنی خۆتە یا خۆت هەڵسەنگاندنی بیستەران لە ناو کوردستانە بە گشتیش سەبارەت بە بەشی کوردی رادیۆی دانی ئەمریکا؟ من ئەوە تەنها هەڵسەنگاندنی خۆمە بە حکومەوەی کە بەشی کۆتایی قسەکانم ئاماژەم کرد بۆی کە رادیۆ دەنگی ئەمریکا ینی لە ڕووی تەکنیکیەوە ڕاستە لەسەر FM هەیە لەو ناوچەیە بەڵام لەبەرەوەی ئێستا زیاتر لە 900 کەناڵی میدیایی نووسرا و بینرا و تایبەتی رادیۆش هەیە یعنی ئەم رادیۆ نەبێت لە ناو رادیۆکانی ترا چونکە رادیۆیە ئیش لەسەر مۆسیک و گۆرانی و ئەنواع ئەشکاڵ ئەتێنشنی جۆرە جۆرەکە بۆیە ئەم رادیۆ پێویستە لە ڕووی تەکنیکیەوە خۆی بباتە پێشەوە بۆیە تەنها ڕای خۆم. بڵێ وەستاوەتەوە سەر ئەوەی تۆ پێ دوایە با بڵین هەواڵەکانی ئێمە تا چ ڕادەیەک کە ڕای دەگەینین بە بیستەرانی ئازیز جێی متمانەیە بە تایبەتی لای سەرچاوەکانی هەواڵ و میدیاکانی کوردستان؟ بڵێ ئەوەی کە من باسم کرد تایبەت بوو بە کوردستان بە قۆناغێک لە قۆناغەکان کە قۆناغی شەڕی ناوخۆیە کە قۆناغێکە تایە کوردستان دابەشە بێ بەسەر دوو بەرەیەکیان بە میدیای خۆیەوە بەرەیەکی دیکیشان بە میدیای خۆی بەڵام ئەمە ئێستا قۆناغێکی جیاوازترە ئێستا لە هەرێمی کوردستان حکوومەتێکەیە لە نێوان ئەو دوو پارتی کە لە ڕابردوودا نەیاری یەکتری بوون ئێستا هاوبەشن لە پێکردنهێنانی حکومڕانیدا کەواتە ڤۆیس ئۆف ئەمریکا لە کاتێکە لەو کاتێک کە بێلایەنە لە شەڕی ناوخۆیە گرنگتر لەوە لەم قۆناغایە بێلایەن بێت چونکە ئێستا هەرێمی کوردستان ئەگەر میدیا بێ وەزیفەی خۆی ببینێ لە بەرامبەر
کۆمەڵگایە ئەوەیە کە بەردەوام ڕخنە بگرێت بەردەوام کەم و کورتەکان بخاتە ڕوو بەردەوام ئیش لەسەر ئەو لایەنە بکە کە خەڵک پێویستێتی ینی خەڵک ئەگەر شتی باشی هەبێت داوەشتی باشترەکە نەک ئەگەر شتی نەبێت و چاوەڕێکی بێدەنگ بێ بۆیە بەڕای من لە ئێستادا ئەرکی ڤیۆی قورسرە بۆ مانایکە دەبێت بە هەمان ئەندازەی جاران بێلایەنی و ڕازگۆیی و وەروەها بەرگی ئەوەی کە پێوترێت حیزبی و ئایدۆلۆژی لە خۆی دابماڵێت زیاتر و زیاتر ئیش بکات لەسەر هەرمی کوردستان. کاکردی خۆت بەرپرسی ناوەندی هەواڵی KNN خۆش دەزانی KNN دەستگایکی میدیای سەر بە بزوتنەوەی گۆڕانە ئێوە سەرچاوی هەواڵەکان چۆن لە چیەوە ئەو هەواڵانە وەرەگرن و تا چەند ئازادن لە هەڵبژاردننی هەواڵەکان بەڵێ بێگومان KNN پێش بزوتنەوەی گۆڕان تاسیس کرا KNN ینی بەماوەیەک زۆر پێشتر لە بزوتنەوەتە کۆمپانیای وشە هەبوو دوجار بزوتنەوەی گۆڕان ئەتوانم بڵێم سەپۆرتی بزوتنەوەی گۆڕانی کرد وەک چۆن لە ئەمریکا کەناڵە گرنگەکان پشت سەپۆرتی لایەنێک لە لایەنەکانەکەن بێگومان سەربوون بە پارتێکی سیاسی گرنگ نییە ئەوەندەی ئەوە گرنگە کە چۆن پەیامەکانی گەێنێت چۆن لەگەڵ خەڵکایە چۆن کێشەکانی خەڵکە گەێنێت چۆن ڕازگۆیانە مامەڵا لەگەڵ خەبەراکە باسی ئەوە کرد سەرچاوەکانی هەواڵێمەکەنێمە سەرچاوەکانمان دابەشە بن بۆ دوو جۆر لە سەرچاوەکیان ناوخۆی سەرچاوەکیان دەرەکی سەرچاو ناوخۆیەکان پامنێرەکانی خۆمانن سەرچاو ناوخۆیەکان سەرچاو تایبەتەکانی خۆمانن دۆکومنتەکان کە تێبێتە بەردەستمان سەرچاو بیانەکان ئەوانیش دابەشە بن بە سەر چەند جۆرێکدا ئاژانسەکانی هەواڵ ماڵپەڕەکانی ئینتەرنێت و ئەوانی کە ئشتراکەکەی لەگەڵیان هەرو ئەوانشی کە لە ڕێگەی وەکو خوێنەرێک وەرەگریت هەروەها خاڵێکی گرنگتر نووسنگەکانمانە لە دیاربەکر نووسنگەکانمانە لە باغداد نووسنگەکانمانە لە کەرکک و هەولێر و دهۆک و ئیشەڵا لە داهاتووکی نزیکیشدا نووسنگەمانە بێت لە ئەوروپا و پلانیشمان هەیە بۆی پامنێرمان هەبێ لەواشت بەڵێ کاکردی خۆ دەزانی ئێستا ئەوە یەکەم با بڵێن ئەم ستودیۆیە ئەمە ڕادیۆیە بەڵام لەسەر تەلەڤیزیۆنە زۆر جار جۆگران پەیوەندیەکەن و دەروە گلەیی ئەوەکەن کە ئێمە لە کاتی بەرنامەکانە سەیری کامیرە و شتیوە ناکەین ینی ئەمە شتێکی تازایە ینی بەنسبەت بەشی کوردیەوە لە ئەمریکا شتە هەیە ڕادیۆ لەسەر تەلەڤیزیۆن تۆ ئەمە چۆن نەبینی بەڵێ رادیۆ تیڤ بێگومان ئەمە بەشێکە لە مەڵتی میدیاەوەی کە پێوترێت مەڵتی میدیا ئەمەش بەشێکە لەوە چونکە لە هەمان کاتە دەنگ و ڕنگ و ینی هەموو پێکاتەکانی جۆرەکانی میدیای تایە بۆیە بەڕای من هەنگایکی باشە و ئەمە خەریکە پەراسێنێ و ئەمە ناچارتانەکە ڤیۆی ناچارەکە لە داهاتوە بیر دامەزرانی تەلەڤیزیۆن کاتەوە تەلەڤیزیۆن بۆ مانایی چونکە ئێستا ئەیبینی جۆرێک لە هەمان ئەو ڕۆشنانە هەیە کە پێویستە لە ستۆدیۆکی تەلەڤیزیۆنیەدا هەبێت لێرە وجودی هەیە لێرە کارمەند هەیە لێرە ینی لە ڕووی دیکۆر و لە ڕووی ساوت و لە هەموو ڕۆکان و ینی خەریکن ئەمە تانخاتە ناوەمری واقعەوە کە دەبێت ئیش بۆ دامەزراندنی تەلەڤیزیۆن بکەن لە داهاتوە هەرچەند ئەمەش بۆ خۆی هەنگاوێکی باشە بۆی کە ینی ئامادەکار و پێشکەشکارەکان و بێژەرەکان ئاشناکات بە بیسەران کە ئەوەی تەنها بە گوێگوێی لە بۆ ئەتانبین لەسەر شەش تۆ پێ دوایە ئێمە ببین بە نمونەیەکیش بۆ کوردستانی عێراق کە رادیۆکانیش بە هەمان شێوە بتوانن ئەو کۆڵی لەسەرەوە ئاراستەی ئێمە بڕن بێگومان لە ڕووی بێلایەنی و گرنگە لەسەر بڕن بەڵام من تەمەناکەم ئێوەش بتوانن ینی لە ئاسی رادیۆکانی هەرێمی کوردستان ورد بنەوە چونکە ئێستا کۆمەڵێک رادیۆی باش گەشیان کردووە بۆ مانایی کە لە دوای دروستبوونی رادیۆی نەواوە لە ساڵی 2005 رادیۆکانی هەرێمی کوردستان ناچار بوون پەرە بەخۆیان بدەن ناچار بوون پەخشەکانیان زیاکەن ناچار بوون ئەتێنشنی زیاتر بکەن ناچار بوون هەواڵی زیاتر بکەن ینی رادیۆ دەنگی ئەمریکا بۆیە ناتوانێت ینی ناتوانم بەراورد بکەم لە نێوانە چونکە رادیۆ دەنگی ئەمریکا ئەوەی بەپێی زانێرەکانی من لە 24 ساعتە 3 ساعت پەخشی هەیە تۆ ناتوانانی بەراوردی رادیۆ بکەیت کە 3 ساعت هەیە لەگەڵ رادیۆ کە 24 ساعت هەیە و لە ڕووی تەکنیکی شۆ لەناو کوردستان بە قوترە بۆیە هەر ئەمەوام لێکا بڵێم کە ڤیۆی ینی لە کوردستان لە سەرەتاوە باشتر هات تا ئەم لەحظەیە ئەتوانم بڵێم ئێستا پێویستی بە گوڕپێدانی زیاتر هەیە پێویستی بە پلانی پەرپێدانی زیاتر هەیە لە ئێستا رادیۆکە چونکە رادیۆکە لە کاتێکە دروست بە رادیۆنەوە بەڵام ئێستا سەدان دەیان رادیۆ هەیە لە هەرێمی کوردستان تۆ بۆی پێشکەی پێویستە پەرە بەخۆ بدەیت پێویستە هەنگاو بنەی پێویستە نەوەستی بڵێ کاکردی سەبارەت بە جیاوازی با بڵێن میدیا لە هەرێمی کوردستانە من زۆرجار خۆم تەماشای تەلەڤیزیۆنەکان و هەواڵەکانیان دەکەم ئەبینم هەواڵێک بە 5-6 جۆر بڵاو دەکرێتەوە ئایا ئەمە
فشاری حزبەکانە بەسەر ئەو کەسانی کە هەواڵەکە ئامادەکەن یا ئەو کەسەیە کە خۆی وە بەم شێوەیە هەر کەسە بە جۆرێک بڵاوی ئەکاتەوە. شتێک دیکەش ئەوەیە دەستگاکانی هەواڵ بە تایبەتی هەواڵە جیهانیەکان کە دەست پێکەن زۆر بەشتی با بڵێن ناوەخۆی شتی بچووک هەواڵی بچوو دەست پێکەن پشتگوێی هەواڵە گرنگەکانی جیهان دەکەن. تۆ ئەمە بۆچی ئەگەڕێنیوە بۆی چییە؟ سەبارەت بە جیاوازی هەواڵەکان لە هەرێمی کوردستان بۆ چەند لایەنێکی هێڕمەوە. یەک ئاسی ڕۆژناوەی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی پێگەیشت و کامڵان نییە، هەرچەند ئێمە پەیمانگا و کۆلێژی ڕێگەنمەنەیە. ئەمە لایەنێکی ئاسی ڕۆژناوانی لە هەرێمی دابەشبوونی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان، دابەشبوونێکی سیاسی سیر هەیە لە کوردستان بە جۆرێکە دابەشبوونە سیاسی وای کردو کە هەر لایەک لە لایەنە سیاسیەکان هەوڵی دروستکردنی میدیا و میدیای سێبەر بدات. ئەمە وا ئەکات خەبەرەکان یاخود ڕووداوێک کە ڕوادات بە ئەنواعشەوە بگەڕێتەوە. من لە ڕوانگەی بەرژەوەندی خۆمەوە، ئەو لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە، کەسی سێم لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیە. ینی بەشێکی دیکە پەیوەندی بە دابەشبوونی سیاسیەوە هەیە. هەر ئەروەها خاڵێکی دیکە نەبوونی سەرچاوی زانیاری لە کوردستان هیچ سەرچاوێک نییە. بۆ نمونە ئەگەر ڕووداوێک ڕۆدا تۆ ئەچی لەم سەرچاو وەرەگری، خەنایەکی تێرە چێت لە سەرچاوی سێم وەرەگرێت. ینی وات لێ یەکەن یەک ینی جاری وایە یەک ڕووداوە بە پێنج شێوە ئەگەڕێتەوە کە لە کاتێکا خۆی یەک شێوەیان ڕاستە. خاڵێکی دیکە تێکەڵی کاروباری سیاسی بە کاروباری ئیداری. ینی لە کوردستان هەموو کاروباری حیزب و حکومەت بە جۆرێک تێکەڵا. ئەمە وای کردووە ینی کاتێک حەدەسێک ڕووەدا بەرپرسەکان بە شێوەیەکی سیاسی مامەڵە لەگەڵ حەدەسەکە بکەن، نەک بە شێوەیە کە ئەمە ڕووداوێکە ڕوویداوە کە من دەبێت بزانم لە ڕووداوێکی ئەگەرکەوتنەوە چەند کەس مردووە. پێم ناڵێت لە هوتێلەکە چەند، چونکە لە بنەڕەتەوە سووتانی ئەم هوتێلە بە ڕووداوێکی سیاسی لێگەداتەوە لە بەرامبەر نارەکەیە. ئەمە بۆ خۆیانێکە کە ینی جۆرە هەواڵەکان بە جۆرە جۆر بگەڕن. خاڵێکی دیکە بیرمان نەچێت. ینی کوردستان لە ڕووبەرێکی بچووکی وادا کە 5 ملیۆن کەمتر نازانم 5 ملیۆن لە تاکید نیم لەو ژمارەیە، بەڵام 900 کەناڵی مێدیایی نووسرا و بینرا و چاپکرا و بیسترا و ئیشەکەن. کەواتە تۆ چاوەڕێیەکەی لەناو ئەم فەوزایە لە ئەعلامە بە 5 جۆر هەواڵ نەگەڕێنرێتەوە. و من هەر ئەوەندەم هەیە نازانم پرسیارێکی دیکەت کرد بەشی دومی پرسیارەکەت لە باسەوارە چی بوورە؟ ئەوەی بڵاوکردنەوەی هەواڵە جیهانیەکان تا ڕادەیەک پژوو ئەخرێتن هەواڵ لە ناوەخۆیەکان محەلیەکان دێنە پێش. بەڵێ سیاسەتی کەناڵێک بۆ کەناڵێکی ترە گۆڕ ئێستا ئێمە بۆ خۆمان لەکێنێن هەمیشە ئەو کە هەواڵانی کە بەلای خەڵکی کوردستانەوە گرنگن بایەخیان پێدەین. ڕۆژی وایە سووریا بێتە هەواڵێکەم، ڕۆژی وایە ڕووداوێکی گرنگ لە ناوچەیەکی کوردستانە بێ. بەڵام بە زۆری ئێمە و بۆ خۆمان کە ئیش لەسەر چاکسازی سیاسی و چاکسازی ئیداریەکن لە کوردستان دایمەن ئەو هەواڵانە بنە هەواڵی بایەخ پێدرا و ئەتێنشنیان بۆ کری ئەو هەواڵانن کە پەیوەندی بە هوشیاری خەڵکەوە هەیە، پەیوەندی بە چاکسازی سیاسی و ئیشکردن لەسەر چاکسازی سیاسیەوە هەیە. کاک هەردی ئەحمەد بەرپرسی ناوەندی هەواڵی کێنن دووبارە سپاس دەکەین. ناڕوا دووبارە بەخێر بێ بۆ استودیۆی بەشی کوردی دەنج ئەمریکا. وا سپاسی کاک ڕێبینەکەین لەو دیوەژەوە. سپاس بۆ بەڕێستان کاک حەیدەر شایان خان بە هیوام بە هیوان کاتێکی خۆش لێرە تەلەڤیزیۆنتان بینین. انشاءالله.